ئەوڕۆ تقریبان ساعت 6 وارە ئەگەدار کرایەوە کەوا تەرمەک دۆزرایەوە لە گوندی دەربەندۆک پاش ئەوەی کە تیمی بەرگری شارستانی و مەلەوانانی بەرگری شارستانی سۆران ئامادە بوون چوونە شوێنی ڕووداوەکە دەرچوو ڕووداوەکە شوێنی ڕوودا و گوندی دەربەندۆکە نزیکی پەش سرێشمەیە کە نزیکی 4 کیلومتر دوورە لەسەر جادەی تیمەکانی بەرگری شارستانی و بە هاوکاری ئاسایشی سۆران توانیان ئەو تەرمە بگەینەوە پاش ئەوە کە تەرمەکان هێنا دیار بوو کە ئەوە تەرمی کەسی دووەمە کە لە ڕۆژی 4/6 دوو کەس خنکا بوو لە گەلی عەلیبەگ ئەوەش ناوی حەسەن عومەرە کە پێشمەرگەیە و تەرمەکە ئێستا دۆزرایەتەوە تقریبان ئەوە لە 4 مانگ هەتا ئێستا دەکاتە نزیکەی 25 ڕۆژ.